خۆشک و برانی بەڕێز ئێوارەتان باش و بەخێر بێن سەرچاو بۆ بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی. یەکێتی نیشتیمانی ئەوڕۆ کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێت ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی هەبوو بە کۆی زۆربەی هەر زۆری ئەندامەکانی وە کۆبوونەوەیکی زۆر گرنگ و زۆر حیاتی بوو بۆ ئایندەی هەرێمی کوردستان و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانش. لەو کۆبوونەوەیەدا ئەکییت چینە ملاحەزەتان کردوێمە هەم لە کۆبوونەوەکانی ڕۆژی چوارشەم و پێنجشەمی ڕابردوو هەم لە کۆبوونەوەی ئەو ڕۆژ بەڕێز کاک قوبات تاالبانیمان بان کرد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان میێوانداریمان کرد بۆ ئەوی لەملا و لەولا باسی حکوومەت نەکەین بێ بەرچاوڕوونیەک بدا لەسەر مەسلەی شەفافیت لە نافت بارودۆخی اقتصادی بەرەوچۆ وەزعی ئەم حکوومەتە چێگەێنی هەرێمی کوردستان لە وەزعی ئێستایی عسکەری و ئەمنی لەکوێیە و لە پەیوەندیەکانیان لەگەڵ عێراق بەرەوچۆچێ دیارە لە ئەنجامی ڕوونکردنەوەکانی بە دڵنیاییەوە بە شێوەیەک کە تەسەور دەکەم ئێمە هەموو لایەکمان پێش ئەوەی هانا بەبەر فەیسبوک و هانا بەبەر بڵاوکراوە چاواشەکاریەکان بێن حەقە لە داوا بکەین لە حکوومەت ڕوونکردنەوە بدا و ڕوونکردنەوەی حکوومەت ئەو کاتە ئیلزامیە بخۆیان ئیلزامەکەن کە پابەندن بە ڕوونکردنەوانەوە دوای لەسەر ئەو ڕوونکردنەوەان توان قسەیان لەگەڵ جگە لەوەیش ئەکید بە خۆشحاڵیەوە کە زانیمان و کاری لەسەر کراوە تا ئێستا بە شێوەیەکی باش مەسەلەی بایۆمەتری یەکێ لە بیرۆکەکانی بەڕێزکا قوبات بوون و هەروەها کارکردن لەسەر بەرنامەی اقتصادی ڕفرم لە بواری اقتصادیش بەرەو پێشبردنی دیسان یەکێکە لەو ئەرکانەی کە بە دەرەجەی ئەساس بەوس پێدراوە و من دڵنیام لەوەی کە چەندین بیرۆکەی تریش هەیە لە بواری وزە و لە بواری کاراکردنی دامەزراوەکانی گرنگ لە هەرێمی کوردستان ئەوەی کە قوتاعی خاص و قوتاعی عام بەیەکەوە بەرپرس دەکا لە چارەسەرکردنی کێشەی اقتصادیەکان دیسان ئەویش یەکێکە لەو بوارانەی کە قوبات ئیشی لەسەر دەکات خۆی و تیمەکە لەگەڵ تیمەکانی تری کە هیلایەنە سیاسیەکانی تر لە حکوومەتێکی یەکگرتوودا پێم وایە بە ئەزمەیەکی خراپی اقتصادیدا ڕۆیشتن و بوونە جێگای تیر و توانجی زۆربەی هەر زۆری دۆست و ناحەزەکانیان و من پێم وایە وەزیفەی هەموو لایەکمانەکە حکوومەتێکی خۆجێی ئەگەر ڕخنەشیان لێ دەگرین بەڵام ڕخنەکانمان با لەسەر ئەساس بێ نخنەکانمان تەنها بۆ ناوزڕاندن و شکاندن نەبێ و ئێمە پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین پشتیوانی لەو تیمە یەکێتی نیشتیمانی دەکەین بە تایبەتی ناو حکوومەتی هەرێمی کوردستان و پێمان وایە باشبوونی وەزعی حکوومەتی هەرێم کاراکردنی بە شێوەیەکی باشتری حکوومەتی هەرێم لە قازانجی هەموو میلەتەکەماندایە بە تایبەتی لەم بارودۆخ خەناسکەی کە پێدا دەچێت جگە لەوەی لەو کۆبوونەوەی سەرکردایەتی ئێمە مەسەلەی زۆر مەسەلەمان باس کرد و لەو مەسەلانەی کە زۆر بە بڕیاری لێوەرگیرە کە بۆ ئێوە بۆ ئەوەش هاتم وابزانم بزان یەکیان سەبارەت بە مەسەلەی بڕیار درا گفتوگۆ لەسەر پرسەکانی ڕەفرەندۆم لە پێناوی سربەخۆی نەک بۆ تاکتیک و بۆ کاتی فشار کاراکردنەوەی پەرلەمان بۆ بنەما یاساییەکان ئەگە پێویست بە یاسا و ڕێفۆرمی یاسا بوو پێویستمان بە پەرلەمان دەبی یەک ڕێزی نیشتیمانی بۆ کۆدەنجی بڕیاری لێترا هەروە ئەمە بە ئەرکێکی نیشتیمانی و دیموکراتی دەزانین بۆ چۆنیەتی کاراکردنەوەی پەرلەمانیش یەکێتی لە داهاتوودا پێشنیار و چارەسەری یاسایی دەبێت بۆ مەوزوعی گفتوگۆکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان کۆبوونەوە جەخت دەکاتەوە وەک لە نەخشە ڕێگای یەکێتی پەسەندکراویش داهاتووە یەکێتی پابەندە بە ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان لە هەمان کاتیشدا هەروەکو لە کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشدا نوێنەرایەتی یەکێتی بە وەفدی گۆڕانی ڕاگەیاندووە لەمە دووە چاوەڕوانین کە بزوتنەوەی گۆڕانیش لە ڕاگەیاندن و هەڵوێستەکانیان پابەند بن بە ناوەڕۆک و ڕوحیەتی ڕێکەوتن نامەی نێوانمان لە حەقەتدا ئێمە گرەیمان هەبوو لە سیاسەتی ئەعلامی برایانی گۆڕان و لە هەمان کاتیشدا بوو
جدیتر لە مەسەلەی گفتوگۆکردن یعنی هەموو شتێک بە هەستیا بە هیچ ئاستەنگێک ناتوانانی مناقەشەی بکەیت لە خانەی عەسەبیەتدا بەڵکو دەبی هەوڵی ئەوە بدەیت کە بەبێ گرژی و بەبێ دەماگیری گفتوگۆ لەسەر بابەتەکان بکەیت و هەوڵی ئەوە بدەین چونکە ئەوڕۆ هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر ناسکدا تێدەپەڕێ ئێمە زانین کە بە تایبەتی لەو مەوزوعی ئاڵا لە کەرکووک زۆر بەباشی دیمان کە دەستبەجێ تورکیا تهدیدێکی نات کۆماری ئیسلامی ئێران تهدیدێکی نات سونە و شیعە کە دەیان ساڵ و سەدان ساڵە خلافاتی زۆر تاریخی و قوڵیان هەیە ئێستا لە عێراق هەموو خلافاتەکانی خۆیان وەلانە چون لە پەرلەمان یەکتریان گرت و 168 دەنگ کەس دەنگیدا لە دژی ئاڵا من مەوزوعی ئاڵا مەوزوعێکی نییە بەڵام ئەمە تێستێکی زۆر عەمەلی و باز و کە ئێمە هەمیشە دەڵێن زۆر لە لایەنانە تا ئێستا کورد بە ئینسانی دەرەجە دەزان و ئەمە تێستێکی زۆر باش و کە حتا ئەگەر زۆر بە دۆستانەش سیر بکەین دەبین گۆڕانکاریی زۆر بچوک بەسەریان داهاتێ لە مەسەرەی قبولکردنی کورد وەکو هاو نیشتیمانیەکی لە هەمان دەرەجە یەک بۆیە من پێم وایە تاکیدکردنەوە لە مەسەلەی ڕێفرەندۆم وەکو کارتێک بەدەست کوردەوە دەبی ئەوەیان تێبگەیەنی کە پێویستە خۆشیان بیر لە چۆنیەتی مامەلە بکەن لەگەڵ خەڵکی کوردستان و ڕێزگرتن لە ئیرادەی خەڵکی کوردستان. زۆر سپاس.